مدیر عام ڕێد بۆڵ نەخوێندەوار ئەو زمانەی ئێستا سیاسیەکانی هەرێمی کوردستان قسەی پێ دەکەن. زام خودێ بێ ئۆکەی یەکێتی نابێتە مدیر عام کاک مەسوور. شتێک خوێندبێتەوە نووسراوی سەر قوتوی ڕێد بۆڵە لایناس بەڵام منەوە ناسە. کەمپەینی پێشوەختەی هەڵبژاردن پێش وادەی یاسایی خۆی بە زمانێکی سیاسی نزم دەستی پێکرد. چەندین وشەی نوێ بەڵام نامۆ بە زمانی گفتوگۆ و چێبڕچەی شەریفانە خزیێنراونەتە ناو میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەزمەکە و کاتە دەستی پێکرد کە باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم مایکی ڕاگەیاندنەکان سوێندێکی خوارد. زاب خودێ بێ ئۆکەی یەکێتی کاک مەسرور نابێتە مدیر عام. ئەزانی چۆنە؟ زاب خودێ زام خودێ بێ ئۆکەی یەکێتی نابێتە مدیر عام کاک مەسوور. نابێتە مدیر عام. زاب خودێ. ئەو قسەی سەرۆکی یەکێتی گڕی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەردا. میدیاکانی یەکێتی بە توانجەوە باستیان لە ئەرک و بەرپرسیارەتی مدیر عام و موچە و ئیمتیازاتەکانی دەکرد. لە بەرامبەر ئەو هێرشانەی میدیای یەکێتی و سەرۆکەکەیان میدیا و بەرپرسانی پارتی بە بێدەنگ دانەنیشتن. پێشەوە هەورامانی کە کەسێکی نزیک مەسرور بارزانیە و وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پۆستێکیدا کە خۆی دەڵێت وەک وتەبێژ نا بەڵکو دوای دەوام لە وەڵامی باڤڵ تاڵەبانی وتی لە پۆستی کاک مەسرور گەڕێن دەست بە پۆستی جێگریەوە بگرن و دوای هەڵبژاردن لە کاک مەسرور بپارێنەوە تا پێتانی بداتەوە. لە لێدوانێکی دیکە بۆ میدیاکانی حیزبەکەی بە زمانێکی زبرتر و توێتی باڤڵ تاڵەبانی تەنها نووسراوی سەر ڕێد بۆڵی خوێندوتەوە. تەسەورەکەم تەنها شتێک خوێندبێتەوە نووسراوی سەر قوتوی ڕێد بۆڵە. دوای ئەوەی میدیاکانی نزیک لە مەسرور بارزانی هێرشی پێچەوانیان دەست پێکرد و باسییان لە زیانەکانی ڕێدبۆڵ دەکرد بۆ سەرمێشک سعدی ئەحمەد پیرە و پێشەوە هەورامانی دوو وتەبێژە مشتومڕاویەکە قسە زبر و تەنز ئامێزەکانیان بەردەوام تۆڕە کۆمەڵایەتیەکان دەتەننەوە. سعدی پیرە لە وەڵامی پرسیارێکدا لەبارەی پێشەوە هەورامانی وتی نایناسم. پێشەوە هەورامانی بە جۆرێکی دیکە لە میدیای حیزبەکەیەوە وەڵامی دایەوە. بەڵام منەوە ناسە. ئەوە ناسی بەڵێ زۆر باشەی ناسم. ئەم وەڵام و وەڵامکاریی پارتی وێکێتی بە بۆچوونی هەندێک زمانی تیکتۆکچیەکانە. هەندێکیش دەیچوێنن بە زمانی تەخوین و زبری شەڕی ناوخۆ. بەکارهێنانی ئەو زمانە چەندین هۆکاری لە پشتەوەیە. یەکەم بانگەشەی هەڵبژاردنە. ئەم جارە ڕکابەری نوێ و بەهێز هاتوونەتە ناو گەمەی هەڵبژاردنەوە. ئەو دوو حیزبە سەرەکیە دەیانەوێت بە لێدوانە دژبەیەکەکانیان دەنگ بۆ خۆیان کۆبکەنەوە. دووەم سیاست ئێستا لە دەستی نەوەی دووەمی هەردوو بنەماڵەکەدایە. زمان و پێوەر و مامەڵەی سیاستکردنیان لە باوکیان جیاوازە و چاوەڕوان دەکرێت تا شکاندنی پەنجەکان پەلاماری یەکتر بدەن. سێهەم دۆخی قەیراناوی هەرێمی کوردستان. دۆخی قەیراناوی هەرێمی کوردستان هۆکارێکی دیکەی ئەو زمانە زبرەی کەمپەینی هەڵبژاردنە. لە ئێستادا زۆرێک لە پرۆژە و کارەکانی حکوومەت و حیزبەکان چەقیان بەستووە. بەڵێنەکانی هەڵبژاردن کاڵبوونەتەوە و خەڵک متمانەی بە بەڵێن و پلان و پرۆژە نەماوە. لایەنەکانی شتێگەیشتون تەنها دەتوانن بە یەکترشکاندن و هەڵدانەوەی قەتماغی برینە کۆنەکان هەوادار و لایەنگرەکانی خۆیان ئاشت بکەنەوە. چوارەم ئەستێرەکانی تیکتۆک وەک نمونەیەکی باڵا نیشان دەدرێن. ترێندەکانی تیکتۆک و گاڵتەجاڕیان لە شانۆی سیاسیدا دووبارە دەکرێنەوە.